تان لێ بێ بەڕێزان وەکوەزانن دابوونەریتی کوردەواری خۆمان شتی زۆر جوان و ناوازەی تایە هەر لە پەیوەندی بەهێزی خزمایەتی هەر لە شێوازی داواکردنی ژن و ژنخوازی هەر لە بەدەمەیەکەوەبوون لە کاتی لێقەومان و زۆر شتی دیکە دەمەوێت بەنامەم جارە لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان بکەم بزانم تا چەند گرنگە دابوونەریتی کولتوری کوردەواری جوان بپارێزین و لە ناو ئەو دابوونەریتانی کە هەمانە کامیان زۆر جێگەی سەرنجە بەلایەنەوە دەبینین ئێستا لێرە و لەوێ هەندێک جۆر درامانیشانی کۆمەڵگەیەمە درێت کە زۆر دوورە لە دابوونەریتەکانمان ئەمانە تا چەند کاریگەری خراپی هەیە لەسەر ئەوەی دابوونەریتە جوانە کوردەوارەکانمان کاڵ بکاتەوە لەگەڵ مابن من بەشێک لە هاوڵاتیان وەرەگرم ئێوەش بینەری قسەکانیان بن فەرموو. لەناو کولتور و دابوونەریتی کوردەواری خۆماناشتی جوانی زۆرسیە چ شتێکی زۆر جوان و سەرنجڕاکێشە بەلایتەوە لە کولتوری کوردی خۆمان؟ وڵاهی لە کولتوری کوردی خۆمان زۆر شتی جوانە لێکێک لەو شتانە خزمایەتیە خزمایەتی و کەس هاتوچۆی سەردانی یەکتری و بەدەم نەخۆشیەوە و بەدەم تەعزیەوە ئەو شتانە شتێکە تا ئیسا هەرماوەتەوە لەخوا بەزیابیەوە پەیوەندی بەهێزی خزمایەتی ئەمە جوانە بەلایتەوە. ئەرێ وەڵڵا ئەوە شتێکی زۆر جوانە ئیسا ئینسانە لێ خۆ بێجاری وایە لە شوێنێکای کەسەکان و یەکتریان بەدەمتەوە نەخۆشیەکە خوا نەخواستە کارە ساتێکە شتێکە ببین کاتێک کەسێکی لەدەستەدا خەڵک هەمووی بەیەکەوە ئەچێ بۆ سەر خەبران و لەگەڵایەتی و چەند ڕۆژێک بەیەکەوە بە سەرخۆشیکردنی کەسەکە بەڕاستیەوە شتێکە یعنی ئینسانەکە هەست بۆ ناڕەحەتیە زۆر ناکە چونکە ئێستا من خۆم شخصی خۆم لێ لە کەس وەکو باوکم وفاتی کرد خوا لێی خودوێگە مردی مولایەکە کەسەکان و هاتن یعنی مام و خاڵ و پورزا و ئامۆزا و برازا و خوشکەزا و یعنی هەمووی هاتن نیە وایان لە تۆ کردی زۆر پێتەوە دیار نەبوو سەبوریت بۆ سەبوری بۆیە دارە وەڵڵا خوای گەورە شتێکە بۆ کاکە بۆی کە ئەو ناڕەحەتی تۆزێ سوک ببی تا چەند گرنگە ئێمە بتوانین ئەم کولتورە جوانانە بپارێزین بتوانین ئەمەی کە تۆ باسی کرد لەم جیلێ ئێمە درێژە پێدەریوین نەگەی تر کاڵ بێتەوە وردەوردە بەرەو نەمان بچێت ئەوە بە سەردانیکردن بە زۆری سەردانیکردن و ناساندنی کەسەکان بە یەکتر چۆن یعنیسا من کوڕی من لەگەڵ کوڕی ئامۆزاکەم لەگەڵ پورزاکەمە یعنی ئاوە کەسەکان یەکتری بناسن هاتوچۆی دایک و باوکەکان بزوانن مناڵەکانیان هاتوچۆ وا لێ بکەن کە سەردانی کەسەکانیان پێ بناسیێنن ئێستا بەس ئێستا وای ئێستا خەریکە وردە لە کاڵە بدە بۆی ئەم فەیسبوک و نازان مۆبایل و ئەم ئەچیتە ماڵی وەوە کاکە جاری وایە بەڕاستی هەر هەمی خەریکی مۆبایلە نە قسەیەکە نە گفتوگۆیەکە نە سەر شتێکە تۆ بێزارە بی کاکە تقریبا نیو ساعات سێ چارەکدانی دن بێزارە بە حەسەکەی بڕی لەو ماڵە کەواتە پێویستە کە چوون بۆ میوانی هەم ئێمە هەم خاوەن ماڵەکەی ژواز لە مۆبایل وازی لە بێن حتا ئێستا من ماڵی پورزایەکم هەیە خۆی کە ئەچی بە ماڵێک سە تەلەڤیزیۆنەکە بچێنێتەوە لێ من ئەوە هاتی بۆ سەردانی من حەز ناکەم ئەو بە تەکید خۆشترە یعنی لە یەک تێ ئەگەی چەند شتێک باسەکەی ئامۆژگاری چەند کەسێک ئەکەیت و چەند ئامۆژگاری وەرەگری ئەوە ئەرە وەڵاوان ئەبینین ئەم بابەتی دابوونەریتی کۆمەڵایەتی لە ناو شارە گەورەکانە تۆزێک کاڵتر بە بەراورد بە دەرەوەی شار هۆکار چییە لە ناو شارەکانە کەم بووەتەوە لە دەروی شار بەقوتر و بەێسترە لە دەرەوەی شار وەکو ئەگەر لادەکان بڵێ لادەکان تۆزێک کەمترن خەڵک ئەنج ئیسا شارەکانی فراوان بۆ گەورە بووە ئێستا کەسەکان زۆرەوە ئێستا کەسی وهەیە لە چۆدەکانی با یەکیان چۆدە زەرگەتە یەکێ چۆدە شەهیدان دوور کەوتونەوە جاجاری واشەیە کەسەکە هۆکارێکی نییە گواستنەوە بە شەو مەگەرەبێ بچێ بیسا من خۆم سەقسی خۆم سیارم نییە بڵێم بۆ زۆر کەس بچم ئەبێ تەکسی بگری تەکسی 3000 بێ بەم سەر 4000 بێ بۆ سەر 7000 نارەگە ئەوە تۆزی هۆکارەوەشە دۆزیە هینەکەی تۆزە کەمتر کردوێتەوە ئەرێ وەڵڵا وەکو تۆڵێ گوندەکانە نزیکترین ئێستا لە ناو قەزا و ناحەکانی حتا بە هەر حاڵ دۆزیە نزیکترین وەکو شارەکانی ئەرە وەڵڵا دایمە حەز مەجلی کوردی من قەت پانتۆڵش بەکار نێ مەگە بچم بۆ بەغایە بۆ شوێنێ نەبەزار جلی کوردی بەرەکە من هەمە شتی کەمەیە بەس حەز مەجلی کوردیە عادەتە بۆ کردو ئەرە وەڵڵا دایمە جلی کوردی جوانە جلی کوردی بەڕێز ئەو کاتانی ئێستا تەمان عادەتە بە جلی کوردی کردی بێ ڕەنگە بە پانتۆڵ ئەوانە تۆزێ بێتاقەت بخوا جلی کوردی ڕەحەتە جوانە خۆمانە کردوی خۆمانە جلی کوردی لەناو کولتوری کوردەواریە جگە لە جلوبەرگی کوردی شتی دیکەی زۆر جوانی تایە یەکی لەوانە
پەیوەندی کۆمەڵایەتی و خزمایەتی یەکی لەوانە یارمەتیدانی یەکتری ینی بۆ نمونە کەسێک کە لێ خۆما زۆر یارمەتیان نەدا ئەم کولتورە جوانانە تاشەن ئەرکی ئەمەیە کە بیپارێزێت گەورەی لە سازە کەم بووە ڕەحم کەم بووە ئەو نەئاشنا کەم بووە تێشی گەورۆشک نەماوە خزمەتی کەس بووە عنی بەرە لاوازیەش زمانی کوردی ئەلان نەما هیچمان نەما بەڵام قەدیم وانە بوو قەدیم خۆش بوو کەدا وڵا قەدیم هەم نەخۆش بوو قەدیم نایەتەوە ڕۆی خەو بوو یان بۆ نمونە دەبینین کەسێک کە خۆشەویستێکی لێ ئەمرێ کەسێکی لێ ئەمرێ خەڵک هەمووی ینی یەکسرە چن بۆ لای با بڵین هاوکاری ئەەکەن لەگەڵ یاچن بۆ سەر قەبران دڵیادەنەوە ئەمانش هەر لە کولتوری ئەمان ئەو سەیامە لە خەراق یەکێکە مرد یەکێکام لە ئێمە هینمان ڕادیۆ ڕادیۆ تا هەفتەی ڕادیۆمە نەکردو ئەتا هەفتەی ڕادیۆ نەکرد ڕادیۆ کۆن ئێستا ئەو سەعاتە برێت هین لیا هەڵە پەڕێت یا خۆ تەلەڤیزیۆنیشیاندا نەیگیرسان ڕادیۆ تا هەفتەی دانێکرد تەلەڤیزیۆنش شعوری ئەو کەسە پێی برین سەوە نەما کاک ڕۆی باری کرد لە حەیامان لە ئەوەنەمان لە کەدرومان لە زمانمان زمانمان نەما زمان نەما نەما زمان مەفۆتە زمانی کوردی تەواو نەما نەیەڵە زمان نەما چی وای کردی ئەو کللتورە جوانانەی خۆمان کاڵ بێتەوە خۆ شتێکی جوانە ینی جێگەی شانازیشە شتێکە یارمەتیدانی یەکترە شتێکی مرۆڤانەیشە ینی جگە لە کولتورەکەی خۆشمان بۆ نمونە تۆ یارمەتی کەسێ بدەیت شتێکی مرۆڤ دۆستانەیە بەس ساقەچەوەم جارە ئەتەنێت نەبوو جارە خارج نەبوو ئێستا خارج ئەتەنێت نەزمانیێڵە نەکاتوری ڕەحمێڵە نەمەتەواو باری کرد ئەوە ئێستا بینین گەنجانی خۆمان کەمتر گرنگی بەم کولتورە جوانانەدەن بەڵام پیاوە گەورەکان زیاتر گرنگی گەنجانە خۆمان لە سا پێنجی نازانێت کورد زمانی کوردی لە سا پێنجی نازانێت مەسەلەی کوردی لە سا پێنجی نازانێت زمانەکەمان نەما تەواو کەلتورمان نەما زمان نەما تێگەشتی هیچ نوکتەمان نەما قسەی پێشنان نەما هەمووی ڕۆی باری کرد سەحەزێک کێنێ باینکە مقابلێکم نازانێت کوردی هەمووی تێکەڵەکە بە عەرەبی بە ئینگلیزی کەلیماتی ئینگلیزی و عەرەبی ومانە زۆر تێکەڵەکە ناوەڵاوە نەما زمانی کوردی زمانی ڕاستی خۆمان نەما ئەچینە بازاڕی نەورۆزەوە با بڵێن کاتی بەهار و ئەمانە ئەکسەرێتی شتە جلە کوردیەکان زۆربەی زۆریان خۆ گەنجەی کڕێ بەتەمەنەکە بەدایمەوەی کە جلی کوردی دەبەرابێ بەدایمی جلی کوردی دەبەرەکان جا ئەوانش بە نانە لای ئێمە خیاتی خوانیان هەیە بەتەمەنەکان ئەیدورن زیاتر بڵێن دەسەر قیاسی خوانوانە بەس گەنجەکان گوێی لێ نییە دوو جار سێ جار لەبەر یکاتەڵە حازریەکە ئاکڕم ئەوە بۆ مکیفایەتە لەم دوکانەی شەکە بەڵێ بەس بۆ ئەو هەموو جلە جوانە کوردیەتەی خۆ دەبینم جلی کوردی من ڕاستیەکەی حەزم لێتی جمعان بەس جمعان لەبەرێکم ئەش بۆ کاتی نوێژەکە حەزەکەم جلی کوردیەکەم ئاوا بێت ئەگنا لە بەهارە بە بەردەوام لەبەریەکەم جلی کوردی وەکو ژلێکی تایبەت دەکێتە بەر بۆ نوێژ جومع بەڵێ ئەرەوەڵا وەکو کولتوری کوردەواری شتی جوانی زۆرتیایە تۆ ئەوکو خۆت لەو شتە کوردەواریانە و لەو کولتورانەی کە لەناو کوردەوارە بینی تە چ شتێکی جوان و سەرنجڕاکێش من خۆم بەلای منەوە ئەم مراتخانیە با بڵێن ئەمە قەزم جلی کوردی نییە وەکو عادەتی کۆمەڵایەتی و کوردەواری خۆمان شتی جوانمان زۆرە چ شتێکی کوردەواری بۆ تۆ جێگەی سەرنج و جوان بۆ واللهی بەلای منەوە قەنەعەتی من سەیران و گەشت و گوزارەکەی ئەوە جوانترین دیمەنە بەلای منەوە بەڵێ بەڵێ ئەرەوەڵا ئەوەی تر بەلای منەوە ئەوە جوانترین چ دەرەوە جێوێکە گۆڕێ بینی سپاس بەخۆ ئەو هەموو سەوزایە ئەبینی چکە تۆ 6 مانگ بە بەردەوام تۆ سەوزایی نبینی بەڕاستەکەیەوە تەڕ و تووشیە و هاوی نەپوش بەڕە و ئەمانەیە بەس کە تۆ لە کاتی بەهارە ئاچیتە دەروانێ ئەمە سەوزایەکە بینی چاو لێ تێرە بێ شتێکی خۆشە ئەو ئەمە وەکو کاتی خۆشی و سەیران باسکرد بەڵام دەگەر دیقەت بدەین لە کولتوری کۆمەڵایەتی خۆمانە کوردەواری خۆمانە لە کاتی لێ خۆمانیشە بۆن من کەسێکی لێمرێ خۆشەویستێکی لە دەستەدا خەڵک لە کوردەواری خۆمانە زۆر هاوکاری بوون چون بەدەمیەوە چون بۆ سەر قەبران لەگەڵی هاوکاریان کرد زۆر جار وتوانە ئێمە خواردن دروستەکەین بۆ میوانانەی کە دێن بۆ تازیەکە ئەمانش یعنی هەر شتی کوردەواری جوان بەڵێ بەڵێ خۆ هەمووی بە تاکی دەساکە بۆ نمونە کاکە کەسێک لە کوردەواری خۆمانە مناڵێکی بە حوتمی بۆکە کە سوکاری خۆی بانکە خواردن دروستەکە ئەمانە هەمووی بە بۆنەوە ئاهەنگ بە ناوبانگە وایە لە دەبینین پرۆسەی داواکردنی ژن و زۆر جوانە کۆمەڵی خەڵکی پیاوی بەتەمەن و خاوەن ڕێز و ڕێسپیە بن بۆ ماڵی چەکە و بەهانی شتێکی جوانە بەت ئەوە هەمووی کولتوری کوردەواری خۆمانە جایتر کولتوری کوردەواری خۆمان بەڕاستی شتێکی زۆر جوانیان هەیە لەمانەی کە جەنابەت باس کرد وەکو ژن و ژنخواسی پیاوی ڕیسپی ئافرەتی بەتەمەن ئەمانە ئاچن بۆ خەنەبەندانە بۆ ئەم شتانێت ئەمانە شتێکی جوانە بەلای منەوە
تا چەند گرنگە ئێمە وەکو گەنج من و تۆ ئەوانی کاوتەمەنی من تۆ بتوانین درێژە پێدەری ئەو کولتورە جوانە بین هەم شتێکی شەرعیە هەم شتێکی جوانیشە پاراستنی ئەو بە تەئکید وایە بەس بەو خوایە ئوستازگار ئەم حکوومەتی خۆمان وای لێ کردووە هەمووی لە بیری خەڵک بردوێتەوە بەڕاستیەکەی یعنی تۆ وەرە تۆ سێریکە کاکە خەڵک بیرەکاتەوە ئەمڕۆ بڕوان پێ بکەن نمونە بۆ بێنمە برادری خۆم هەیە سوێن بە ئەڵڵا ژنی یەناوە ئەڵێت گیرم خواردووە بۆچی بۆ دە مسقال ئاڵتون پارە لێ کێبسەنە بە قەرز ئەمە یعنی بەڕاستی گەنجێکە یعنی ژیان کە سەختە کابرا بینی معاشی هەیە معاشەکەی نایەنێ باشە وڵاتەکە و پڕنەوتە یعنی بەڕاستی معقولە تۆ لە زستان کۆتایی ببڕیت و لە کۆتای بڵێن ئادێ وەرتخواانەوە وەرگر کێ وەرێگە وڵی شخصی خۆم و مەڵی نامەوێ بابەتی ئابووری و دارایی پێ تۆە کاریگەری لەسەر کولتورە کوردەوەرە جوانانە کاڵ بە ڕێزەکەم ئەم میلەتەی ئێمە لە با بڵێم لە ساد سی معاش خۆرە لە ساد هەفتای کاسبکارە ئەی کاسبکارەکەش پێیوەستە بە معاشخۆرەکە و معاشخۆرەکە پارە وەرگە سەر بێکا لە بازار پارانەیەتە بازارەوە بۆچی هەمووی وایە ئارەوەڵڵا چ شتێکی بەلاوە جوانە بەلای تۆ لە کوردەواری خۆمانە لە ڕسومات بەلای کوردەواری خۆمان مەڵە چ شتێک هەرچی چاک بێ لەم سەر دنیا چاکە هەرچی چاک بێ ئێستا تۆ ئەڕۆی لێرەکەنەوە سەلامەکەی چاکە حواڵەیەکی بەرچی چاکە بەڵام هەنێ شتەیە لە ناو کوردەواری خۆمانە هەیە لە کولتوری وڵاتەکانی دیکایان نییە باشە ئێستا بۆ نمونە دەبینین کاتێک کەسێکی لێمرێ خەڵکی خۆمان چۆن دەچێ بەدەمیەوە وانە لە بۆ نمونە من خزمان هەیە لە دەرەوەی وڵاتە ئەڵێ ئەم شتە لەوێ نییە لەوێ نیە ڕاستە ئەخرەوە دیانەتی ئیسلام وهاڵێ ئەوە دیان ئێمە مسلمانین مسلمان ئەبێ بە پیر مسلمانەوە بچێ بە یارمەتی بکات ئەوە خۆمان نییە ئی پێغەمبەرەکەمانە بۆی داناوین ئەوانەی بۆ داناوین یاخۆ شتێکی دیکە بۆ نمونە لە کولتوری خۆمانە کاتێک داوای ژنەکرێ دەبینی کۆمەڵی ڕیش سپی ئاوە وەکتەمەنی جەنابەت دەبەن بۆ ماڵەکە خزمانی کوڕەکە ئەبێ دەسی ماڵە باوکی ئەو ئەمەش دیسان کولتوری خۆمان ڕاستە ئەوە ڕاستە لە وڵاتانی دیکەم ژن بەم شێوازە نییە من ناڵم دیانەتی ئیسلاممان پێڵێ ئێمە مسلمانین ئەمانە ئێمەیە هی ئەوان نییە هی ئەوان نییە چونکە ئەوان مسلمان نین تاکوێنێ ئەم ئاداب و شەرعینا دروستکەن ئەوەیە ئەوان ئیمانیان نییە خۆت جلی کوردی دایمە لە بەرەکەی ئەراوەڵا تۆ لە بەر لێستا نا لە شەستەکان یەک دوجارچوون بۆ بەقا لە پێم کردووە چۆنە پێی نامردانیت بە حەزم لینە بۆ قەت گەنجی ئێستا هەز ناکەیت تۆ دوورکەوتۆ لە کولتور و ڕوسمی کوردەواری خۆمان بە بەراوت بەجارە چاو لە بەران لە سا 90 جاران ئەم زڵم و زۆر و ناحەقیە و نالەباریە و مەسەڵ ماڵخواردنیەک و مەسەلا بڵین ئیتر زڵم زۆرە نەبووە ئەو وەختە باش بوو ئێستەکانێ ئێستا مەسەحید نەچین کوڕەکەی من بڵێ دەڵێ بۆ فڵان کەس 10 دەفتەری بردو 20 دەفتەری بردووە 30 دەفتەری کوڕی وایە دەڵێت نازانم 100 دەفتەری بردووە ئەی من بۆ نەیبم منژێ ئەچمە خۆم ئەوە چاو لەوە ئەکە چاو لە چاکەکە ناکە ئێساش دەبینین لانی سەری هەندێک کەناڵی ڕاگەاندن بکەین دەچن فلیمی تورکیمان پیشانەدەن ئەمە کاڵکردنەوەی کولتوری خۆمان نییە و هێنانی کولتوری وڵاتێکی دیکەیە تێکدانی ینی هەندێک شتە کە کۆمەڵگەی ئێمە قبوڵی ناکە ئەوە شتێکی ئاشکرایە ئێمە کە لاسای دەرەوەی خۆمان کرد وەزاکەمان تێگەچێ ناگونجێ لەگەڵ ئێمە ناگونجێ بەڵام ئەم دەستەی چینە ئێستەکانە خەریکن وە وەکو ئەوانیان لێدێ دەستێکە لە ناوخۆی خۆمان ئەوێ ئەم کولتورە جوانەمان هەیە جا هیچ شتێکیش لەم سەر دنیاە لە ناحەقی خراپتر نییە هەر کەسێ ناحەقێکە لێ کرد هەتا ئەو ڕۆژێ ئەمرێ لە دڵیایەتی چۆن فرسەت بێنێ لێر بستێنێتەوانێ ڕۆژە لە ڕۆژان هەر لە دڵیا بێنێت و فرسەتی بەڵام ڕاستیش ئەمڕۆ نییە ئەمڕۆ ڕاستیش نییە فارس ئەڵێ متتەهەمێ ئەگری متتەهەمەکە حاکم بانگیەکە کورسێک لێرە دائەنێ کورسێک لەبەر دەمی دائەنێ ئیفادەی لێ وەرەگرێ ئەڵێ شەقۆیەکی تیش ئەلێرەی متتەهەمەکە ڕاگرێ ئەلێرێ ئەنجا دەست بەکا بە ئیفادەی لێوەرگرێ فلان کەس ئەوە چی ئەگەر ڕاستیەکە بڵێ ئەبێ بڵێ بەڵێ وایە بەڵێ ئەگە درۆکە بکە نەخێر ئاگام لێ نییە ڕاستی وایە ئێستا هەش نییە ئەو چەقۆیەکی
بینم شوێنەکە شوێنێکی بابەتی کوردەواری ئینسان شوێنەکە بینە بابەتی کوردەواری بیرەکە وڵام وەکو چێ دوکانە لێ بەس کوردەواری ئەم چێ دوکانە نەماوی لێرە لاشە ساغ بێ لە ناو کولتوری کوردەواری هەشتی جوانی زۆر زۆرتیایە تۆ وەکو خۆت بە تەجروبی خۆت چ شتێکی لە ناو ڕسوم و دابوونەریتی کوردەوارە زۆر جێگەی سەرنج و جوان بۆ بەلاتەوە وەڵ هەموو شتەکانی جوانن کوردەواری هەموو شتەکانی بەزیدا من ئێستا ئەکسەرەتی خۆیان وشتی بە ئافرۆشم خۆیانەکانمە ئەو خۆیانە گەورەیە گەر سێریکە ئەو خۆیانە زۆر کۆنە شتێکی جوانە تر دروزیش نابێتەوە خەڵک داواکاری هەیە لەسەرم بابەتە کوردەواری خۆ زۆر کەمە ژنا بۆ ئەزنە بشتی و ئابێژنام کوردەواری خۆمان نەواڵە لەناو کورتوری کوردەواری خۆمانە هەندێک شتەیە ینی شتی جوانن هەم جگە لەوەی کولتوری خۆمانە شتێکی مرۆڤ دۆستانشە یەکێک لەوانە کاتێک کەسێک لێ قۆمێ خەڵک زۆر بەدەمیوەچێت ئەمە هەر لە کۆنەوە لەناو کووردا هەبوو خۆمان هەروە بوو کوردەواری خۆمانەڕم بەدایم لە قماسەر غەری بێگی کەسەکبرا لە وڵاتانیکە دەستێ بڕندا بە عکس و ئێمە لێرە پارەی بێنێت جێگەی بە جێگی مادارێت جێگەی بۆ ئەکەنەوە شتی بکەن تاکۆ گاتەوە جێگەی خۆی ئەمە لە کووردا هەروە بووە کۆن هەری ئێستا ژوارە ئێستا ژوارە ئێمە وەکو گەنج تا چەند گرنگە بتوانانی درێژە پێدەری ئەو کولتورە جوانەی کوردەواری بخۆی سگرچەکە بخۆیم فەیسبوک وشتەوە سۆزێ گەڕاوەتەوە ئەوەی نەماوە بەزی تر کۆنەکان ێسەژەر کۆنەکان هەر لەو شتیان هەرماوە قەدیمەکان ئێستا ئەوسا ئەترە و خزمکە سیاتی زۆر خۆش بوو بەڵام ئێستا ئەوە نەماوە بەسە ئێستا پرسیتە ماڵیشی سەرگەر سەیری مۆبایلەکەی خۆیەکە دەکاکە لە ماڵی خۆدا دانیشتی وانە جاران کە ئەگەر تۆ لەگەڵ کە سوکاری خۆ سەردان خزمایەتیتان کردبێ کە ئەچون بۆ لایەکتری چیتان باسە کرد چیتان بەیەکەوە باسەکە خۆ مۆبایلوش دەوکاتە ناوەڵ هەر باسی قسەی خۆش بۆ هەر باسی پێکەنین و خەڵک بۆ چێ چوو ماڵان هەلە بەرە تۆزێ دڵی خۆش بێت و خزمایەتێکە خۆشتر بێتەوە بەس قەزەکە بەس ئەوەیە ئەژینا خۆ بۆ تەما ئەو شتیوان نەبوو بەس ئێستا سۆرتنی خەن ناسی خەڵکەکەش ئەگەر بۆ یا شەریکێتەیە یا تەماعیشی هەیە ئەژینا زۆر جار ئەگەر دیقەت بدەیت چوون بۆ لای کەسێک زۆر جیاوازەوەک لەوەی بە تەلەفۆن هەواڵی پرسی ڕۆیشتن بۆ لای خۆشەویست و سۆزێکی زۆر لە نێوان دوو کەسە ئەگەر هیچیش نەڵێ نەگۆڕێتەوە تامان وایە من ئێستا ئەکسەرەتی خۆم هەروام تاقەتی زۆر تەلەفۆنم نییە تەلەفۆن ناکەم ێستا سەردانی کەم نەشیکەم دەبینین بۆ نمونە زۆر جار لە ناو کوردەواری خۆمانە کەسێک نەخۆش بووە خەڵک بە بەردەوامی ئەچن بۆ لای دڵی ئەدەنەوە بۆ نمونە کەسێکی لێمرێ هەواڵیە پرسن دەچن بە دەمیەوە چن بۆ سەرقەبلان لەگەڵ ئەمانە جۆرێک لە سەبووریە و کولتورێکی جوانی کوردەواری دایمەوە بۆ دایمەوە کوردەواری خۆمان هەروە بووە ئێستا بەس بەخوا کەم بۆ تۆ کەم بۆ تۆ ئێستا کابرا دراوسەکەی تازەیەکی سەرەگە لە ملااو دۆڵۆزر نایخست سەری تەلەڤیزیۆن وسا لەو گەڕەکەشە تەلەڤیزیۆنی ڕادیۆکیش ناکرایەوە ناوەکە تەلەڤیزیۆن سار نەبوو ڕادیۆش ناکرایە نزیکەی مانگێک تەلەڤیزیۆن وشتیاندا نایگە تەلەڤیزیۆن وسا خۆی دەستە حەفتەکانە یتر بە کەمی خزمیش نەبووە هەر ئەو گەڕەکە پیان گەڕەکە پێ عیب بشتیوە یعنی بازشتیشان هەر نەکرد ناوەڵی بۆ شای و مای وتە دوو ماسیە مانگ بە ساڵدا دوایە نەخست زۆر باری دوێنی بە دراوسەکەمان کەسێکی مردووە شایەکان ئەرەوەڵە بە زۆر بەکاتێکی بەدەستە کاک بەوەی دوو ڕۆژ لەگەڵ جلی کوردی و بابەتی جلوبەرگا چۆن جلی کوردی زۆر جوانە بەڵام ئەرەوەڵا بەکامیان مرتاحی بە پانتۆڵ یا بە جلوبەری بەخوای من زۆرتر بە پانتۆڵەکە مرتاحم لەبەرچی لۆری تۆزێک قەڵەوە پێچە بۆ زایی پشتی چ کاتێک جلوبەری کوردی زۆر لەبەرەکە بەکسری لە جێژنەکانە مناسە بۆ جێژ پشتی وایە ئارەوەڵە ئێمە ئیشەکەشمان وایە تۆ بۆ جلی کوردەکە زۆر شلۆقا بۆ سپۆرتی خۆشە جلی کوردی تێگەشتی بۆ ئیش خۆش دیە بۆ هیچ خۆش نییە وەڵامشتی کوردەواری من دوکانەکانی فۆلکلۆرە هەر بە ئەم هەمووی کوردەواریە و تۆسە لە جازمەوە کوردەواریە بەڕێیە کوردەواریە فەرشی کوردەواریمان هەیە ئێتر ئەوەی کە ئەنواع وەشکاڵ شتی کوردەواری بۆیە ئێمە حەزمان لێت و حەزەکەین هەبێ وەکو کولتور وەکو ئەو دابوون نەدیت و ڕسوماتی کە هەمانە لە ژیانی ڕۆژانە پەیوەندی خزمایەتی هاوکاریکردنی یەکتری بۆ نمونە سەردانیکردنی یەکتری مەسەلەی ژن و ژنخواسی دەبینین لە کوردەواریە ڕسوماتێکی تایبەتی هەیە باشە یان بۆ نمونە کەسێک دەبینین کەسێکی لێمرێ بەدەمیەوە چەندە چن بۆ سەرقەبران لەگەڵیا ئەو کەس و کاری لەگەڵیا بن یان شتی جوانمان لەم بابەتانە زۆرە چ شتێکی کوردەواری هەیە تۆ بەلاتەوە جوان و سەنەژڕاکێش بوو وڵاشتی جوانەکان زۆرن یانی سە بەشە بۆ زمونە تا کابرا گەنجەکە ژنەیە نییە
کۆمەڵی خەڵک پێشوازیەکە لە هەموو مەراسی مشتەکە بەشدارە مەشتێکی جوانە مەسەلەن کەسێکە ئەمرێت تۆ بۆ سەقەبران و بۆ مزگەوت و بۆ هەموو شتەکان لەگەڵیان ئەمانە شتێکی نەریتێکی خۆمانە ئەو کەسە سەبووری بۆ دێکە خاوەنتان بەتاعشیدەوە تەسەبووری بۆیە ئەمانە هەمووی نەریتێکی ئەمان لەگەڵیان ڕۆشتوین ئەتی هەتا لە خواردنەکانەوە مەسەلەنەوە خواردنەکان کوردەواری بێ هەر پێمان خۆشە مەسەلەن ئەنج ئەم ڕاخەرەکانمان شتی هەڵواسینەکانمان ئەم دیکۆرانی کە هەیە لە وڵاتانە هەتا ئێمە وڵاتانی تریشە دیکۆرەکانیان کە جوانە حەزمان لێدی شکڵی کوردەواری پێوەیە هەر لە جۆرەکانی سان دڵی ئەکرێتەوە کەشید بە تاکیید خۆیانە هەمی ئارام بەخشنە ئەە هەمی ڕەنگێکی بڵین ئەوەیە سروشتێکی تەبیعی خۆیەتی و ئەژمێنێتەوە لە هەماکەچە زەرەر لێ نایە مویمەکەی لەوە تۆ مەوادێکی دایلۆنی نییە مەوادێکە لەگەڵ ڕۆحتا ئیشەکە زنگووە ئەمە مۆزوعەکەیە ئەی لەگەڵ جلی کوریا بینی چۆن وڵاگە جلی کوردیا بینم باشە باش مەڕڵە هەموو دقی جلی کوردی لەبەر ناکەم ماشەڵا خۆزێکی جلی کوردی بکەیتە بەرەوە هەر زۆر خۆت بەڕێزی بەز خۆجلی کوردەکە دایمە دوسە قاتمەر هەیە مستحیلە سێ چوار قاتمە بێ هەرە بێ بۆ مناسەباتەکان ناوبەنا بۆ دوکانە بەرێکەینەوە شتێکی احتیاجی بە کامیان مرتاحی بە جلی کوردی یاخود بە پانتۆ والله جلی کوردەکە کاتی خۆی من مرتاحم زۆر مرتاحم بەس ئەوەیە کوشتێکی دایمی لەبەری ناکەم بڵم زۆر احتیاجی کە لەبەرێکم هەرو دقیقە عادەتی پێگرم چۆکەم جلێکی کوردی خۆما عادەتی پێگرم باشە تا چەند گرنگکە ئێمە بتوانین درێژە پێدەری ئەو دابوو ڕسومە کوردەواریانە بین کاڵ نەبێتەوە لە ناومان وڵا بێگومان ئەبێ لەعنی بەردەوام بین لەگەڵیا ینی بۆ نەوەکانمان بەردەوام باسیێم شتانە بکرێ و ئەم ڕشتانە ئەگە هەر بەڕەسم بێیان ڕاستە خۆم شتانە بمێننەوە باوک و گەورەکان بۆ مناڵەکانی باز نەکەن و فێریان نەکەن وردەوردە نامێن خۆی هەر ئەوە مۆزوعەکە ئەبێ چۆن ئەکو ناخواردنێک پێویستە نان نوێژێک چۆن سنەتەیەکەیت ئەمانە ئەبێ هەر لەگەڵ تا معادل بوترێت ئەم شتانە بوترێت کە بوترێت نریتەکە ناگۆڕێت ئەمێنێتەوە بەتاکی دەسام هەتا ڕسمێکی مەسەلەن کۆنی قەدیمانەی کابراکی کۆنی قەدیمە هەر پێمان جوانە ئەمانە ئەمێ هەڵیەگرین ئەمە وردە و دەنەوەکانی ژیان بینێ ئەمانە هەیە شتانە بۆ نمونە تەماشاکەین پەیوەندی خزمایەتێکی بەخۆت هەیە لە کورتەواری خۆم تۆ بیرت بێ قەدیم پەیوەندی خزمایەتی بە خۆتریش بۆوانە یان بۆ نمونە دەبینین ژن و ژنخوازی لە کوردەواری ڕسومێکی تایبەتی هەیە خەڵک کۆمەڵی پیاوی پیاوانە بەن و دەستی و ماڵە ماچەکەن یاخود دەبین کەسێک لێ قۆمی بەدەمێوەچن لە ناو کولتور و ڕسەنی کوردەواریات تۆ چ شتێک زۆر جوانە بەلاتەوە جێگەی سەرنج واللهی جوانترشت ئەوەیە کە گەورە بچووکە بوو گەورە بچووک یعنی هەتا گەورە بڕیاری لەسەر شتێ نایە ئەوانی تر بڕوان ناکەم بیانتوانێت پیان کردایە و دائیمەن بەرامبەر بە گەورەکان ڕێزێک و خۆشەویستێک هەبوو و بیر و بۆچوونیان وەرەگیرا ئەگەر قەراری با لەسەر شتێک ئەجا جێبەجێ گەورە قسەیەکی بکردە بژووکە پێوە پابند ئالەکسەر ناڵم وەکو دیکتاتۆر بەڵام وەکو ڕێشوێنێکی ڕاست وەکو خۆشەویستێکی ڕاست ڕێنمایی ئەوانی دوای خۆی کرد زۆر بەلام و جواب بوو و ئەو سیلێ ڕەحم و هامشۆکردنە یعنی من منە بۆ بێنمە ئێمە لەو ساڵکەرانە بووین ماڵی مامم ماڵی باپیرم ماڵی خاڵەکانم لەیەک خەتا بووین یعنی لەیەک گەڕک و لەیەک مەنتیقا بووین کە بەیانیان بەهاتی نایەتە دەرەوە ئالەکسەر یەکتریمان ئەبینی سیدەی ڕەحمات جێبەجێ کرد شەوان پێقەزابی ئارەوەڵا مامێکی باوکم و مام ڕەشی با بڵێن پێشمەرگە و سەرپلی قەدیم بوو دانش قسەی خۆشی بۆ ئۆکێڕاینەوە ئیتر ئێمە شەوچراماندا ئەنامی و ژوور ئەو هاتن بۆ لا یەکترە ئەگەر هیچ قسەش نەکەی پەیوەندیکی خۆشەویستی زۆر بە خۆت دروستەکە زۆر ڕاستە ئەوسی لە ڕەحمە ئەگەر لایەنی کۆمەڵاتی بڵێ لایەنی دینی بڵێ شتێکی زۆر زەرورە بەداخەوە ئێستا زۆر کەم بووە هەچەنە ئێمە بە زۆر هەر نایڵین ینی ببچڕێ بەڵام کەم بۆتەوە تا چەند گرنگە دایکان و باوکان ئەوانی کە مناڵیان هەیە بتوانن مناڵەکانیان فێری ئەم ڕسوماتانە بکەن ئەم عاداتانە بکەن بۆی درێژە پێدەری ئەو شتە جوانانە وەڵاهی من بە بلای خۆم بڵێم ئەوەی زەرور بێ دایک و باوکان بیکەن تەنها خواردن نییە بەخێوکردنی مناڵ نییە پەروەردە زۆر ئەساسە پەروەردە زۆر پێویستە متابعەکردنی بە تایبەتی لەوەتی ئەم مۆبایلە دروست بووە بەڕاستی زۆر زەرورە دایک و باوک دەقە بە دەقە چاودێری بکە و ئاگای لە مناڵەکانی بێ و ڕێنمایی بکە تەنها ئەوە نییە خواردن و بژی ژیان و یا سیارە و یان کەمالاتی بۆ جێبەجێ بکە پێویستە دەقە بە دەقە ئاگای لێ بێ بزانێ ئەم
گەنجە چی ئەکا چۆن ئەڕواچوانێت و هاوڕێکانی کێیە و بەتایبەتی بەڕاستی لێرا بیری شێکی خستمەوە دایکانیش تا ڕادێکی زۆر مقەسرن فێری ئەم خواردنەی دەرەوە بوون ئەم دلیڤەری و ئەم جۆرە خواردنانە بەڕاستی کوردەواریەکان زۆر کەم بۆتەوە و ئەوانش بوونەتە هۆی نەخۆشی کاکی خۆم بەڕاستی پێ بڵێم ئەم خواردنانی کە ئێستا هەیە نازانێت چۆن دروستەکرێ بەڕاستی خواردنی ئەکسپایر خۆناشکوورە نەبێ ئێمە دەوڵەتەکانی دراوسێمان سەرتاپا دژمنمانن چکە لەوەش خۆشمان خەڵکی نەفس نزممان هەیە کە خواردنی خراپ دروستەکە کە ئیشی خراپەکە کە شتە هێنێتە ناو لەناو ئەوانە یەکشت باس بکەین ئەبینین هەندێک کەناڵ کۆمەڵی درامایی وڵاتانی دیکە ئێنن زۆر دوورە لە کولتوری ئێمەوە زۆر دوورە لە دینی ئێمەوە زۆر دوورە لە ڕسوم و دابوونەریتی ئێمەوە ئەمە تا چەند کاریگەری خراپەکاتە سەر عادات و تەقالیدی ئێمە بەڕاستی پێ بڵم کە تەلەڤیزۆنەکەیتەوە ئەگە دیقەت بی ژمارەیەکی زۆر لە ئیسکە کراوەتەوە بەبێ هیچ سۆنسۆرێک یعنی بڕوا بکە کە ئەگەڕێ بە قەناتەکانە تەریقە بیتەوە چونکە بەڕاستی زۆر مسلسلە بینی وەڵا حەڵقەی 120 نازانم چی ئەمە ئیسکەکانی ویسکەی تەکسی نازانم عادەتی ناشرین کابرا بە پیجامەی بە دەرپەیەکی کوتەوە بە فالینەیەکە و یەت قسە ناو عایلەکەیە ئەکا قیمەتی باوکایەتی هاتوتە خوارەوە قیامە جوان کولتورەکانمان وردە ئەو گەنجە مناڵە جوانە چوسانێ کەسێری ئەوە کاڵەزانە باوک وایە نەخێر ئەبێ ئەوانە زۆر سانسۆر لەسەردامدرێ و بەڕاستی تاوانبارن ئەوانەوە ئەگەر لە وڵاتێکا بێ کە سیستمی تیابێ و یاسای تیابێ پێویستە ئەوانە جەزا بێرن نابێ بەو شێوەیە ئێمە خوانی بڕێ ئەو عادەتە جوانانەمان هەیە و ئەم کتابە جوانەی ئاین دینمان هەیە پارەی ئەدرێت بەو درامایانە بابێن درامای کوردی دروستکەن عادات و کولتورەکەمان پێزی بکەنەوە کە جێگەی شانازیە و بە بەردەوامیش خەڵک شێکی شانازی پێ گەنجەکانیشمان فێرە بن یعنی من زۆر جا بەزێن بە گەنجێکایەتەوە کە سەرجادا تەسەڕفاتێکی نالایقەکایان ئەم خواردنی نێرگەلە و ڤایب و شتانە کە دروست بووە بەڕاستی ئەمە ئەگەر باوکو دایک ئاگای لە گەنجەکەی بێ بەو شێوەیە نییە مناڵ گۆ ئەگرێ بەڵام کە تۆ خۆت ئەڕێ بەلایەکە و دایگەڕا بەلایەکە و مناڵش بە تەنیا هەر ئەوە فێرە بێ بۆیە پێویستە ئینشاءالله ئاوڕێ بینەوە لە گەنجەکانمان بە هەمومان وڵای بە حکمی شەکە زیاتر پانتۆڵ بەزیتر لە بەهاران زیاتر بەهار باڵێ لە بۆنەکانە لە بەرێک لە کولتوری کوردەواری خۆمانە کۆمەڵی دابوونەریت و ڕسوماتی جوانمان هەیە هەر لە پەیوەندی خزمەتی لە ژن و ژنخوازی لە بەدەمەیەکەوە چوون بۆ لای نەخۆش و زۆر شتی دیکە چ شتێکی کولتوری کوردەواری و ڕەسەنایەتی خۆمانە زۆر بەلاوە جوان و جێگەی سەرنجە و حەزەکەی بمێنێتەوە وەڵایی وەکو بۆنەکان یا ئەوکو نەخۆشکەوتن ئەمانە سەردان شتی ینی کولتوری خۆمان هەر شتێک بێ لە کوردەواری خۆمانە دی بێتە بەلاتەوە جوان بۆ حەزەکەی ئەو شتە بمێنێتەوە وەڵای سەردانیکردنی یەکتری کە ئاوا بڵێن سەردانیکردن و شت حەزەکەمەوە سەردانیکردن بمێنێ لە نەورۆزە ئەوە قەرەباڵغی و چوونە دەرەوە سەیران و ئەمانە پێم خۆشە شتان هاتوشۆ خزمەت هاتوشۆ بەڵێ خۆش چۆنە توانی ینی لەگەڵ خزمەکان تا پەیوەندی پارێزی لەخوا بە زیابن لەخوا بە زیابێ زۆر باش هەست ناکەی ئێستا عادا با بڵێ ڕسومات و کولتوری کوردەواری تۆزێک بەرەو کاڵبوونەوە چۆن وڵایی نەک بەرەو کاڵبوونەوە هە زۆریش بەرەو کاڵبوونەوە چوو سابە بۆ نێوێک کام مۆبایل و ئەم فەیسبوک و شتان لارەیە تقریبان کاڵ بۆ تۆڕڵە زۆریش ئەبینین کاتێک کە لە ئەو شوێنانی بە کورتوری کوردەواری بەخۆترێتەیە کەسێکی لێمرێ خەڵک زۆر بەدەمیەوەچن لەگەڵ یاچن بۆ سەرخەبران بەدەمیەوە بن لە تەعزیەکان لەگەڵیا بن ئەمە تا چەند گرنگە ئێمە درێژە پێدەریوین ئەم شتان چونکە ئەو کەسە سەبورێکی بۆ دەیە کە دەبینی ئاوا خەڵک بەدەمیەوە وەڵی خۆی لەخوا بە زیابێ لە ناو کورداوە هەرماوە یعنی ساڵێنێکە مشکیلەیەکی لێ قەومێ یا سێرەکەی تەعزیەگە بێ شتێگە بێت کە خەڵک ئەچێ بۆ لای یا کە سوکاری یا برادەر یەچێ بۆ لای
لەو بارقورسی کەمە بێتەوە باشە باشە تاوان هەموو کەسێکیش بەسەری ئەتو بەسەریشیە دیانی شتێک نییە تا چەند گرنگە دایک و باوک بتوانن مناڵەکانن فێری ئەو ڕسومە کوردەواریانە بکەن ئەو دابوونەریتە کوردەواریانە بکەن بۆی مناڵەکەش فێری ئەوە بێت لە داهاتوە بتوانێت ئەو شتانە بکەن. وڵای خۆی کە تۆ مناڵ پەروەردەکەی دیانی حەق ینی لە ئەوڵا فێریکەی لەگەڵ خۆتا بیبەی بۆ سەردانی بۆ بلای خزم و کەس و کار خزمەکانە بناسێ بۆڵە هاتو چۆ هەبێ خۆشە ینی مناڵەکانیش لەگەڵ خۆتا بەریت ئەگەر دایک و باوکەکە خۆیان نەچن مناڵەکەش بردەیترە خزمەکان ناناسێ. باڵێ بالفعل وایە. تۆ لە ناو دابوونەریتی کوردەواری و تەجروبەی خۆت لە تەمەنتا چ شتێکی کوردەواری زۆر بەلاوە جوان بوو چ شتێکی دابوونەریتی کوردەواری زۆر جێگەی سەرنجە و حەزەکەی هەر بمێنێتەوە لە ناو کوردستان؟ وەڵی پەیوەندی و تێکەڵاوی و خوشک و برایەتی و خزمایەتی ئەمەی لە ناو کوردەواری خۆمانە ئەمە هەر ماوە تا ڕادەیەک بڵێن لە وڵاتانە نییە ئەم شتە بەس لە ناو خۆمانە ڕەحمێت وەمانەی هاتو چۆم شتانار ماوە لە ناو خۆمانە خزمایەتی و سۆز و بەزەی سۆز و بەزەی بەڵێ ئەوانە هەر ماوە ڕەحمێتەوە هەمووی لە ڕووی دینی ئیسلامەوە ئەمە خەڵک تەطبیقیەکات. ئەوکو تۆڵی دینی ئیسلام تێکەڵە لەگەڵ کوردەواری خۆمانین کاریگەری بین بەڵێ لەگەڵ کەلتوری خۆمانە ئەوە تێکەڵ بووە من ئەڵێمە چم بۆ لای براکەمیانە چم بۆ لای خوشکەکەم ئەڵێم خوا پێی خۆشە ئەمە لە ڕووی ڕەحمێتەوەیە بۆیە ئەمە ئەەکەم. تا چەند دابوونەریتی کوردەواریت بەلاوە جوانە؟ دابوونەریتی کوردەواری هەموو شتێکی جوانە هەموو شتێکی بەلامەوە جوانە. تا چەند گرنگە دایک و باوک بتوانن مناڵەکانیان وا فێر بکەن درێژە پێدەری ئەو ڕسومە جوانە کوردەواری و دابوونەریتانە؟ وەڵایتر خۆ دایک و باوک درێغی ناکالەوە دایک و باوک حەزەکە مناڵەکانی لە خۆی باشتر بێت هەموو شتێکیشی فێرەکە دایم دڵیشی لایەتی بەردەوام حەزەکە هەموو شتێکی جوانی خۆی و پێش خۆیشی دوای خۆی شێر مناڵەکەی تەطبیقی بکات. منداڵ هەیە؟ بەڵێ تەمەن درێژ بن. کاتێکی بۆ لای خزمان خۆ بێ مناڵەکانش لەگەڵ خۆتا بەری بۆی خزمەکانت بناسن پەیوەندیان بەهێز بێ سبەی نییە پێویستیان بە یەکتر بوو یارمەتی یەکتر بدەن. وەڵا وایە بەزیتر خۆ مناڵی ئەمڕۆکوا بە قسەتەکە وانە نایکە لە دەرەوەیە ئەو کاتێک تۆ ئەڕۆی ئەو لە دەرەوەیە یەت بە شتێکی ترەوە مەشغوڵە لاینی کەم ئەگەر جارجاریش بێ هەرە بێ ئەو خزمانە بناسن وایە ئەرە وەڵاوایە بەزێسە خۆ بەخوا بە قسە ناکات چی بکەیت چی بکرێت بۆ ئەوی بتوانین درێژە پێدەری ئەو دابوونەریتە جوانە کوردەواریانە بوون کە باست کرد؟ وەڵاهی چی بکەی چۆن وا بکەین ئەم شتانە کاڵ نەبنەوە ئەم دابوو نەریتە کوردەواریە جوانانەی کە لە پێشووترا هەمان بووە بمێنێتەوە ئەگەر ئێستا منداڵەکان فێر نەکەین وردە دابوو نەریتەکەش کاڵە بێتەوە نامێنێت ڕەنگە دوای چەند ساڵێکی دیکە هەر کەس هەر نەزانێ شتانە لە کوردەواری هەرە بووە بەڕای تۆ چی بکرێت تاوەکو شتانە درێژەی پێ بەخوایتر خۆ تۆ خۆ ئەگەر لەسەری بڕۆی هەر ئەوە درێژە پێدەرێتی مەگەر خۆمان بەڵێ ئاوا خۆمان لەسەری بڕۆین ئەوە درێژە پێدەرێت ئەگەر خۆمان نێکین ئەوانەی دوای خۆشمان نایکەن. ئێستا ئەبینین لە هەندێک کەناڵەوە هەندێک جۆر دراما پەخشەکرێ کە زۆر دوورن لە دابوونەریت و کوردەواری ینی کولتوری ئێمە ئەمە تا چەند کاریگەری خراپەکاتە سەر ینی نەهێشتنی ئەو شتە جوانانەی کوردەوە. وەڵایتر خۆ ئەم شتە خراپانش کە ئەکرێ لە ناو کۆمەڵگەی خۆمانە هەمووی لەو کەناڵانەوە فێرە بێت قسەی ناشیرین جنێوی ناشیرین خۆ هەڵانە خوارەوە لە بینا کوشتن قسەدا بڕین قسەی ئەم درامانەیە لەوە فێرە بێت باشە ئەگینا خۆ من تۆ فێری برا و خوشک و کەس و کار و مناڵەکانمانی ناکەین بەزەو خۆی لەوێ ئەی بیستێت چاوی لێ یەکات ڕێک ئەویش تەطبیقیەکە. باشە ئەم پارێزە بەلاحی کە درێ بەم درامایانە ئەکرێ خۆ درامایەکی کوردی جوانی پێ دروست کرێت کە ئەو دابوونەریتە کوردەواریانە پیشانی ئەو کۆمەڵگەیە بدرێ ینی لە جیاتی ئەوە پارە بە درامای تورکی و هەندێک درامای وڵاتانی دیکە بدرێ کرێت لە کولتوری کوردەواری خۆمانی پێ وایە ئەوەی بەس نیکەن لای خۆمان نیکەن لای خۆمانەوە نیکە حکومت پشتگیری ناکات خەڵکیش لەوانەیە ئەگەر سەیری ئەو درامایانە بکە بەوە بڵێ پێشکەوتنە تاوەکو سەیری تەمسیلەکانی خۆمان بکات دراماکانی خۆمان بکات ئەوەی بیرەکاتەوە بەڵام لە ڕاستیەوەوانە ئەوەیە ئەوەی کە بینیتان ڕای هاوڵاتیان و لەسەر دابوونەریتە جوانە کوردەواریەکان هەرێکیان شتێکی دەوت دەربارەی دابوونەریت کە شتێک جێگەی سەرنج بووە و بەلایەوە بەڵام
گەردیقەت بدەین زۆربەی شتانی لە کللتور و دابوونەریتی کوردەواری ئەمە هەن شتی جوان و زۆر جار شتەکەیش لەگەڵ شریعەتی ئیسلامەیەکی گرتووەتەوە ینی بۆ نمونە پەیوەندی بەهێزی خزمایەتی کە هەر لە کۆنەوە لە ناو خزمان و لە ناو کوردەواریە هەبووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە حەدیث دەفەرمێ کە سیلەی ڕەحم بەجێ بێنن یاخود دەبینین کاتێک کەسێک لێ قەومێک کەسێکی لەدەستەدات دەبین هەموو خەڵک کۆ بێتەوە بە یەکەوە دەچنە سەر قەبران یاخود هەندێکی دێت خواردن بۆ ئەو کەسانە دروستەکە کە دێن بۆ تازیەکە یاخود دەبینین لە چوونە دەرە و سەیران بەیەکەون و زۆر شتری دابوونەریتی کوردەواریمان هەیە کە جوان و ئەرکی هەمومانەکە بتوانین درێژە پێدەری ئەو شتە جوانانە بین بەڵام بەداخەوە دەبینین هەندێک جۆر دراما پیشانی کۆمەڵگەیەمە دەدرێت پارێکی زۆریش لەو درامایانە سەرفەکرێت کە وردە وردە کولتورە جوانە کوردەواریەکەمان لە بەرچاو کاڵەکەنەوە وردە وردە نامێنێت بۆیە ئەرکی هەمومانە کە بتوانین قەدەغەی ئەو جۆرە درامایانە بکەین لە ماڵەکانمان و دایکان و باوکانیش وا بکەن کە منداڵەکانیان درێژ پێدەری ئەو دابوونەریتە کوردەواریانە بن ینی بۆ نمونە دایک و باوکە کاتێک پەیوەندی خزمایەتی بەجێنێنێ وردە وردە منداڵەکانی تری خزمەکانی ناناسێ بۆیە کاتێک دەچێت بۆ سەردانی خزمێکی با منداڵەکان لەگەڵ خۆیان بەرێ بۆی خزمەکانی بناسێ و فێری ئەم کولتورە جوانانەی بکات بۆی لە داهاتووە ئەم شتە جوانانەش لە ناو کۆمەڵگە و لە دابوونەریت و کولتوری کوردەواری ئەما بمێنێتەوە بەنامەیەم جارەمان پێشکەشکردن تا تاوەرێکی تر و بەنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم